ڕێستۆرانتێکی نوێ لە شاری سلێمانی دەکرێتەوە. لە ڕێستۆرانتی حەموودی زۆربەی خواردنە دەریایەکان و خواردنە برژاوەکان لێرە بەردەستە. سەرەتا بە ناوی خوا پرۆژەی حەموودی ئینشاءڵڵا بێتە مای کرد بۆ سلێمانی بۆ هەموو میوانە بەڕێزانەی هێنە ئێرە بە ئەزموونێکی باشەوە ئینشاءڵڵا کۆمەڵی خواردنی باشمان ئامادە کردووە لە بابەتی دەریایی و خواردنی تەندروست. هەموو بابەتێک کە بابەتی دەریایی بێت بابەتی فرێژ ئینشاءڵڵا لەم شوێنە بەردەستە بێت. ئەو خواردنانە چی زیاتر چی پێشکەشی مشتەرەکانە؟ خواردنەکە لێرە بەعام برژاومان هەیە وەکو ماسی ڕەسەنی عراقی کەکاربە بە مەزگوفی زایدەن کۆمەڵێک ئایتممان کە ئیزافە کردووە لە بابەتی دەریاییە کە ئێستا ڕێژەیەکی باش خەڵک ئەیەوێت لێی بخوات ئینشاءڵڵا لەم شوێنە شا بە شێوەیەکی جوان و تەندروست پێشکەشیەکەی. سپاس بۆ خوا بۆ ئەزموونەی کە هەمانە من خۆم وەکو یەکێک لە وەستاکانی شاری سلێمانی کە زیاتر لە 25 ساڵ بەرەوسەر ئەزموونی برژاننم هەیە لە شاری سلێمانیە. سۆسێکی تایبەتمان هەیە لێرە کە تایبەتە بە خۆمان و ئەوەی کە هاتوۆتە لامان دێ ڕازیە. پێشتر لە شاری سلێمانی افتتاحی شوێنی باشم کردووە بەدەستی من کە کراوەتەوانێ و ئەزموونێکی باشم هەبوو لەو شوێنەوە بەرچاو بووم. سپاس بەخوا دوایەوە چوومەتە سیتەک لەوێش بە ناوی خۆمەوە شوێنێکم هەبوو بەڵامی تر بارودۆخ و گونجاکە بێمە شاری سلێمانی و ئەو میوانە ئەزیزانەی کە هێنە لامان بەڕاستیەکەی لۆدێکی باشمان لەسەرە کە خەڵک بێتە لامان لە سلێمانیە شوێنومەکانمان ئێرە بێت وەک لە سیتەک. ماسی لێرە دەرەجەیەکمان مەزگوفە و لە دوایەوە ماسی فڕنمان هەیە، ماسی سولتراومان هەیە، ماسی سازمان هەیە، ماسی بە هەڵممان هەیە. ئیتر بابەتی دەریایەکان بە گوێرەی ئایتمەکانە گۆڕێت و بە شێوازی خۆی ئامادە دەکرێت. نرخەکان تقریباً بۆ زوروفی ئێسەی سلێمانی کارێک ماکرۆ کە لەگەڵ بارودۆخی خەڵکا بگونجێ بەڕاستیەکەی ئایتمی گران هەیە لە بابەتی دەریاییە، بەڵام ئەوەی کە ئێمە سەرنجمانە سەرێتی ئیشێکی بەردەواممان هەبێت و هەموو میوانە بەڕێزانەی کە بێنە ئێرە یعنی ڕسالەکانیان بەدڵ بێت. ئینشاءڵڵا جێگەی ئومێد دەبین سیمایەکی جوان بۆ سلێمانی و ئەو میوانە بەڕێزانەی هێنە ئێرە. Thank you.